ژمارەکان لەبارەی گەشەی یەکێتی چی دەڵێن؟ یەکێتی پێچەوانەی هەموو حیزبەکانی دیکەیە لە هەرێمی کوردستان. ژمارەکان لە هەڵبژاردنی پەرلەمانی عێراقدا بۆ یەکێتی پێچەوانەی هەموو حیزبەکانی دیکەی هەرێمی کوردستانە و بەردەوام دەنگەکانی زیادی کردووە. هیچ حیزبێکی دیکە نەیتوانیوە وەک یەکێتی ژمارەکان زیاد بکات. لە ساڵی 2010 تا ئێستا 5 هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەنجام دراوە. حیزبێکی وەک پارتی بەردەوام 20 کورسی لە هەرێمی کوردستانەوە بەدەستێناوە و هەندێک جار کەمتریش بۆتەوە. یەکگرتووی ئیسلامیش هیچ کات لە 4 کورسی زیاتری بەدەست نەهێناوە، هەندێک جار کەمتر بووە. کۆمەڵی دادگەریش بەردەوام دەنگەکانی کەمی کردووە. ئەو حیزبانەشی لەو ماوەیەدا دروست بوون دەنگەکانیان بەرز بۆتەوە و دواتر ڕویان لە دابەزین کردووە. بۆ نمونە بزوتنەوەی گۆڕانونەوەی نوێ دەنگی زۆریان برد، بەڵام دواتر پاشەکشیان کرد. بە پێچەوانەی هەموو حیزبانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 2010دا تەنها 7 کورسی هەبوو. لەو هەڵبژاردنەوە تا ئێستا بەردەوام ژمارەی کورسیەکانی لە هەرێمی کوردستان بەرز دەکاتەوە. بە شێوەیەک لە دوایین هەڵبژاردندا تەنها لە هەرێمی کوردستان 11 کورسی بردەوە. هیچ هێزێک هاوشێوەی یەکێتی لە 15 ساڵی ڕابردوودا ئاستی گەشەی جەماوەری زیادی نەکردووە و جێگری پێوە نەبووە. ئەنجامەکانی هەڵبژاردنیش باشترین گەوەهی دەریە و گەشەیەن کە لە 7 کورسیەوە گەیاندوێتی بە 11 کورسی کە بە ڕێژەی لە 57.4 کورسیەکانی لە هەرێمی کوردستان بەرز کردوتەوە. ڕەنگە ئەو بەرزبوونەوەش پەیوەندی بە گۆڕانکاریەکانی ناوخۆی و حیزبەوە هەبێت کە بەردەوام ئەنجامی دەدات.